بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو تاوانەی کە دەرحەق بە کوردستان کراوە دکتۆر ئاڤرس نوری بریکاری وەزارەتی کاروباری شەیدان و ئەفعالکراوان بیوانمانە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن. ئێوە وەکو وەزارەت چۆن و بە شێوەیەک لە دادگاییکردنی عەجاج بەشدار بوون ئەمڕۆ؟ بەڵێ کاک محەممەد ڕاستی ئەڤروکە ڕژێکە دیرۆکیە بۆ خەلکی عێراقی و کوردستانی بشێوەکی گشتی و بتایبەتی بووە خەلکێت قوربانی دای و بتایبەتی تر بووە خەلکێت بووینە قوربانیت ئەنفالێن ڕەش و چار قۆناغە جدا جدا هات بوونەکردن و دیماهی قۆناغ ئەبوو و حکومەتە عێراقی و بەعسییا گۆر بگۆر خاتیمەت الأنفال ناف کرد بوو کۆتوێ پرۆسێدا ئەوە هەنی هات بووکردن و گەلک گرتی الدەڤەرە گەرمیان و چەمچەماڵ و حەلەبچە و سنوورێ پارێزگاها سلێمانی و کەرکوک و هەولێر هات بوونەوە گوهاستن بۆ نوگرەت سەلمان و لوێرێ کو شێوازێت گەلک بێژم شێوازێت درندانە یەت وەحشیگەرانە هاتنە ئەشکەنجەدان و گەلک شوان هاتنە شەهیدکردن بەرهەنگێ ئەڤروکە پشتی بوورینە 37 ساڵە کو ئەف تاوانبارە هاتیە گرتن و هاتیە ڕادەستکردن بۆ دادگەهێ کلوێری بهێتە دادگەهکردن ڕاستی ڕۆژێکا دیرۆکی بۆ مە دهێتە هژمارتن لڤێرێ هەر دەستپێکێژی مدوێتە ئەم سوپاسیە هەمی دام و دەستگەهن حکوومەت عێراق و فیدرال بکەین تایبەتی جیهاز ئەمن الوەتەنی و ڕۆڵێکی باش هەبوویەت گرتنەوەیدا هەروەسا وەزارەتە دادگو دادگەهێت تایبەت و ئەم بینین ئەف کەیسە گەلک جددی و ڕژدی و هاتیە وەلگرتن و حتا vێگاوێ شێوازێکی باش دادگەهکردنەوەی تاوانباری پڕێکێڤەت چیتن. باشە دکتۆر ناڤسەر چەند سکاڵا تۆمار کراون و چەند با بڵێن پارێزەرتان بۆ ئەو کەسانە گرتووە کە سکاڵایان تۆمار کردووە؟ بەێ وە دیارە هەت پروسا ئەنفالا داوەختل دەستپێکێ وەک بێژین وەزارەتە کاروباری شەهیدا و ئەنفالا ئەف کەیسە ستۆی خۆڤەگرتی هێشتا تاوانێت ئەنفالا بۆ بارکردنا علی حەسەن مەجید و ئەوێ دیهەمیە ئەو تاوانبارە لوێرێ گەلک شکیات مشتەکیە شکیات تۆمار کردینە لەسەر قەزەیە نوگر سەلمانجی پتر 300 شکیاتە هەبووینە شوانە مە کەیسێت هەندە کواڵیتیەوە نەوعیەتەوە یا باش بیتن ئەوێت خۆ ظلم و ستەم و ئەشکەنجە بدەستێت وی دیتی وەکی بۆ نمونە ناوێکی بێژین وەکی فازیلا خانی لوێرێ کۆ خوشکاوێ هاتیە شەهیدکردن بەرسینگێوێ ئەو خۆ هاتیە ئەشکەنجە دان دەیکاوێ یە دیگەلک تاوان چاوێت خودیتینە گەلک شێوازێت ئەشکەنجەدانی وێ خودیتینە کو ئەف ئەشکەنجە و برسیکردن و تێهنیکردن و ئاوا پیس یان نەپاقژە وەخارنێ دایە کوت یەک ڕۆژدا 41 کەس هاتینە شەهیدکردن وێرێش ئەنجامی وێ چەندێک ئەو ئاوا پیسا وەخارنێ دایە و تەسەمم بوو چێبوویە و شەهید بووینە و گەلکیش وە هەلوێرێ 400-500 متر دیری ویره هاتینه و شارتن و بلکی ویره لم بویا رمل بویا هاتینه و شارتن لو ارتنا هاتیا کولان گلک جارا او شهیدت ما رفاتت و جستت و صایا خارینه و تمثیل جسست و هاتیا کردن ما گلک حالت واساجه کردن که 22 کس بون افریقا افادت خداین هر 22 کساجی افادت و زور باش بوینه 22 کرد بوینه یکیش واژه عرب بویه هر برایت وی سردست وی تاوانباری هاتینه شهید کردن ویژه ئیفادێت خۆ ئەڤروکە لێرێ داینە. زۆر باشە دکتۆر ئێوە ڕازی بوون لەسەر دواخستنی دادگاییکردنەکە؟ بەێ ئەڤرۆ هەمی هەوڵدان هات نەکردن و تیمێمەیە پارێزەرال وێرێ تایبەتی کاکە یاد کاکەی و ئەوانە هەوڵدان کردینە و ئەڤرۆ دیماهی هات با و حکم سەر هات بادان بەس حتا سعات سێ دادگەهێدا مابووینە نەهێ دەست بکردی حتا سعات سێ ئێواری نزیکی 6 سعاتە نەشۆینە حکم دەربچین بەرهەندێ هاتیە تەئجیلکردن بۆ 14 هەفتیە بهێتن و حکم دەربچیتن. باشە لە سکاڵەکانە داوای قەبوڵکردنەوە کراوە؟ بله البته اوه وقتی دان پیدان پیدا کردن به جریمه که اف جریمه هاتی انجام دان قناغا دیده مفروضه قناغا قربو کردن بیتا کردن یعنی هر دو شوازت قربو یا مادی یا معنوی داخازاله بورین بیتا کردن چونکه اف کابرایه که آساینه بویه خریج اکادمیه که عسکری استخباراتی بویه و سیاست رژیم بعث شوازه که شوازا جبهه کریه و رژیم بعث آگداری و رفتارت بی بویه که اف رفتارت نمروواتی وی انجام داین برپرسه ضابطه که پله بلند تلویره کو اوی خوب دستت خو اف توانت هنه انجام داین دجی مروواتی نه همی چنه چارتوی توان دجی مروواتی دا برهنده ابا هنه داخاز لیبورین جی پید وید داخاز لیبورین کو بیت کرم و قربوی کا معنوی و قربو مادی جی بهت کرن اف خلق الوید ضرر و زیان دیتی قربوی و یا مادی جی بهت کرن بله قناغ دیو داوت او قناغ جی بهت جی بچ کرن باشه دادگای عراق بلانه به که
دکتۆر او حتی نها پاریزه رو تیم می وزارت چوینویده که برپرس می یاسای برپرس گورب کمال و تیم که می یاسای مدیر عام می گرمیان ریوبری گشتی همیل وری آماده بوینه همی یا دیت یکو حتی به جارب شوازه که گلک حیادی گلک موضوعی گلک بلاین دادگاه هاتیه کردن و پرکی و چوب شوازه که زور باش بوینه جد راضی بوینه هم تیم می پاریزه رو هم تیم می وزاری جت راضی بوینه حتی نها قناق تیرا در باز بوین یعنی هیچ دستی وردانه نبین لکاروباری دار نخیر حتی ویگاوید بینن گلک شوازه که باشه پرکی و چی تو گلک جانی پرکو پکی و پرکی و چی هیچ هەماهەنگیەکەیە کە حکوومەت ئێوە وەکو وەزارەت بیکەن لەگەڵ لایەنەکانی عێراقا بۆی کە ئەم بابەتە باشتر بڕاتە پێشەوە بله هل دسپیکی وقتی افتوان باره کو بیت گرتن هم آهنگی هبویه الگلمه و وزارت کاروبار شهید و انفال کریا و وزارت میان نافخوش الحکومت هرم کردستانی هل بته پشتی افتوان باره هاتیه گرتن جیوی دان پیدان سرگلک توان باره دی کریا حوالتوی کو هت دو سجنه و الگلک جهدی جی کار کریا ما باوره کو پشتی و چند گلک دی گلک توان باره دی یتاتی نکشف کردن ناوتوا و ما باور دهنه دست سر کردن آن که اول قناق کادی بیتن کو گلک توان باردی بین بر عدالت پشتی بوریناسی و 7 ساله کو ماف بخدان مافی بزفرته و باشە کەی سەردانی بەغداکەن بۆ پرسیە و تاکردنی شایستەدارایەکانی زیندانانی سیاسی البته او لجنه هاتیه پیکیناش لای سروک حکمت هرم کردستان و انجمن وزیران وزارت کاروبار شهید و انفال کریه دیسان وزارت مالیه که سردان بهت کرن که ملفت زندانی سیاسی بچنه بسر مؤسسه سجناء سیاسی عراقی و بین هاوتا کرن موچین و البته نزدیکترین وقت مبارد سردان هتا کرن پشتی کابینانی و حکمت عراق پیک تنف سردان دهیت انجام دام کو اف ملف زندانی سیاسی چونکه راستی جی اوج هر شوازه که شواز قربو کرنا خلک کردستانی کی قربو کردنەوەی زیندانانی سیاسی دەست پێەکە قۆناغەکانی قناغت قربوی ام بینین هر اوه کر اف بین تۆمار کردن بین ولگرتن اوین حال دف مهین کود هین هاتینه پش راست کردن شلای حاکمی و کوپتر 25807 کسانه اوه قناغایی که مرحله که بچنه بسر عراقی و پشتینگه تۆمارانه بتوه کردن لویره ام بینین اوه شوازه که شوازت قربو کرنا زندانیا و وی خلک قربانی دایل هرم کردستانه زۆر باشە هەر لەسەر عەجاج ئێوە پێشبینیەکەن دکتۆر ینی ژمارەی کەسانی کە سکاڵا تۆمارەکەن زیاتر بێ خەڵکانەی تریژی تر لەم هەواڵانەوە بێنە پێشەوە کە چوزانم بوونەتە قوربانی کەسوکاریان بله ژمارەکە زۆر هەبوو مگوتە تەوێجارێژی وا زۆربەی وا حەست کرد بێنەوێرە سەردانێ بکەن و گەلێکیش وان هاتنجی بەس ئەوێت مە اختیار کردن تیمێ مەیە پارێزەر و تیمە وەزارەتە اختیار کردی مە حەست کرد هەندێک هەبن کە ئەو چیرۆکێت سەرنج ڕاکێش هەبن کۆڵت ئەوێ تشتێکی باش ئیفادێت باش بتەن جاوید خودی بیت زاکیراوال بیراوا داما بیتن بینویر افاده خوب کن کوپتر 20 کسا داینه و تیم می یه وزاری و تیم می پاریزه را دید که اوه بس کافیه که بیت ادانه کردن و بیت حکم کردن که پیوستنا که زیادتر خلکی خوب بینویری و ماندی کن اگر نه نهاج خلکی مگ همی پیوندی مد کردن وزارت کرد اوه ویر شکیات کردی همی حس کن آماده بید بس ام ویر داخاز لیبورین الواجد کن راستی که ام نشیون و همی ها بینویری بس هندک ملی هل بجارتن ما برنویری سکاڵاکان زۆرن زۆرن 300 بله بله زۆر باشە ئەی ینی ئەو کەسانی کە سکاڵایان تۆمار کردووە ئێوە قسەتان لەگەڵا کردوون بەیەکەوە بوون چۆنن هەستیان چۆنە خودی هستکا زور خوشحال دف پیدا به راستی یعنی گله که حضر کرد که عائلاوی بخویا تاوانباری جوا سادا بود دیار کردن که تاوانبار جیان دا نمایم و هندک عملیات تجمیلی و او کربون بسر و شاوت خو کد نهتن یاسین و خوب برزه کری یعنی جه خوشحالی آوا بو پشتی بوریناسی و 7 ساله که افتوان بار تن هاتیه گرتن و دست سر کردن و بیت دادگاه کردن و افرو که گلک بزلیلی گلک رزیلیل ویره هات بودیتن گود دست تویت لرزان و ترسک مازن دلیدا پیدا ببو و بران بروا و خلکی ماشي گلک ویره بجسارت و بجرعت که باش زوربای واد گوته سحکه ناف چاوت ما سحکه ما بخو ما ببینه تاوان بار یعنی گلک موقفت خوش افرول ویره هبون وکی تیم وزاری و تیم پاریزه را دایه بومه وگراندی بەڕێز دکتۆر ناڤسەر نوری بریکاری وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفال کراوان لەگەڵ مامووی لە ستۆدیۆ سپاس بامەتەون بەڕێستان دکتۆر ناڤسەر بەخێر بێ هەر هەبی کاک محەممەد سپاس